يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، هەندێک شت هەیە لە ژیانی مرۆڤەکاندا بەگشتی لە ژیانی ئێمەی ئیماندار و ئوممەتی محەممەدیشدا صلی الله عليه وسلم ئەبێ بە تایبەتتر ئاگامان لێبێ. ئەم بابەتانە بەڕێزان حەڵاڵن، بەڵام لە ڕووی ئەخلاق، لە ڕووی ویژدان، لە ڕووی دینداری مرۆڤ بوونەوە بەڕاستی نەشیاون، ئەتوانی بڵێی نائەخلاقین. کۆمەڵێشتن پێویستە ئینسان هەرچەند لە ڕووی شەرعیەوە فتوای حەڵاڵبوونی بۆ دەدرێ خۆیان لێ بپارێزێ، ئەنجامیان نەدات. هەرچەندە ئەو کەسەی کە ئەم کارە دەکا خۆی بە گوناهبار نازانێت لە ڕووی شەرعیەوە، بەڵام وجدانی نائارامە، بەڵام هەست بە شەرم دەکات، هەست بە شاردنەوەی دەکات و حەز دەکات بشاردرێتەوە و بەرامبەرەکان خەڵک زۆر پێی نەزانن. جێگەی شانازی پیاوەکردن نییە ئەم کارە. ئایا ئەمە لە قورئاندا هەیە؟ بەڵێ. لە ژیانی گەورەمان یوسف عەلەیه السەلام، سەیدنا یوسف کاتێک کەوا لە گرتوخانەکەدا بوو، ساڵانێک 7 ساڵ بۆ 9 ساڵ بە ناڕەوا و بە ناحەق زیندانی کرا، دوو هاوڵی لێی نزیک بوون. لە قورئانە لە سوورەتی یوسفە بە درێژی باسەکە هاتۆ، جەنابتان دەیزان و لە قورئاندا خوێندووتانەتەوە بۆتان باس کراوە بیستوتانە. کاتێک کەوا خەونیان بینی، مانای خەونەکەی بۆ لێکدانەوە وەکو خۆی دەرچوو. بەوەی کەوا ئازاد بوو چۆ دیوانی پاشا پێیوت لە لای پاشات، لە لای سەرۆکت باسم بکە، بڵێ گەنجێک بە ناوی یوسف لە زیندانە بە ناحەق و ناڕەوا بە تۆمەت و بوختان گیراوە. بەڵێنی پێدا، بەڵام فەئەنساه الشەیطان ذیکرە ڕەبیه، شەیطان لەبیری بردەوە چۆ کۆشک و دیوانی پاشا، چۆوە سەر پیشەکەی پێشووی، ناڕەحەتیەکانی بەسەر چوون، یادی یوسفی لەبیر چۆوە. قورئان بۆمان دەگێڕێتەوە، بەڵام دوای چەند ساڵێکی زۆر کە پاشا خەونەکە دەبینێ و کەس ناتوانێت لێکی بداتەوە، ئەم یادی یوسفی هاوڕێی دەکەوێتەوە. مەبەستی ئێمە لێرەدایە یوسف باش دەناسێت چەند مرد و جوانمێرە، ئەچێتەوە بۆ لای بۆ زیندان، دەڵێ هاوڕێی دێرینم، پاشای وڵات خەونێکی ئاوای بینیوە، هیچ کەسێک لە خەون لێدەرەوە و کاهینەکان ناتوانن مانای بکەن، تکایە ماناکەمان بدەیە و بۆ پاشام بۆ سەرۆکمی بەرمەوە. بەڕێزان لێرەدا دیقەت بدەن، لە ڕووی حەڵاڵ و ڕێگە پێدرانەوە ئاسایی بوو یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ پێی بڵێ دوای چی منت بەبیر کەوتەوە؟ ئەی وەعد نەبوو کاتێک کەوا چوویتەوە سەر پیشەکەی خۆت، چوویتەوە لای پاشا و سەرۆکت، باسی مەغدوری و ستەم لێکراوی من بکەی؟ ئێستا کە ئیشت تێم کەوتووە و بە کەس نەکراوە، ئەزانی لای من دەکرێ و خۆشت لەو پۆستی پێبەرزکەیتەوە، هاتووی یوسفی هاوڕێت بیرکەوتوتەوە. هەموو قورئان بخوێنەوە بەڕێزان، یەک گوشەی لەمانە تێدا نییە. خۆ دەکرا حەڵاڵیش بوو، زۆریش ئاسایی بوو، یوسف مافی ڕەوای خۆشی بوو، بڵێ لانی کەم گلەیەکی لێ بکە بە چاویا بداتەوە، بەڵام جوانمێری و مەردایەتی و پیاوەتی یوسف ڕێگەی پێنادا، ڕێگە بە خۆی نادا ئەم گلەیی و بەسەر چاودانادانەوە بەسەر هاوڕەکەیە بکە. یەکسەر بەبێ منەت زۆر بەڕووخۆشی بەدڵگەشی وەڵامی خەونەکە و ڕێگا چارە و نەخشەسازی ساڵانێکی گرانی کە دێن گەلی میسر چۆن ڕزگاریان دەبێ لە قورئانە تۆمار کراوە هەمووی پێوت. بەڵگەمان لەسەر ئەوە بوو هەرچەند مافی ڕەوای خۆی بوو گلەیش بکە، بەڵام بە وشەیەکیش گلەیی لە هاوڕەکەی نەکرد، بڵێ من لە یاد نەبوو
یان تا ئیشت پێمان نەبێ نامان ناسی ئێمە بووینالەوە چێوامان بووتایە بەڵام مەردایەتی سەیدنا یوسف ڕێگەی پێ نەدا کەواتە کارەکە حەڵاڵە بەڵام ئەخلاقی نییە چونکە ئەم لەم کاتەدا پێویستی بە تۆیە تۆ ڕوشکێنی مەکە. دووەمیان کاتێکەوە دوای چەندین ساڵ یوسف بە باوک و دایک و براکانی شاد دەبێتەوە ئالەو کاتەدا براکانی ملکەچن زۆر شەرمەزارن زۆر تەریقن بەرامبەر بە یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بەرامبەر یعقوبی باوکیان سەلامی خوای لەسەر بێ بەرامبەر بە کەس و کاریان بەڵام گەورەی یوسف لەوێدا بەڕێزان دەردەکەوێ خۆ حەڵاڵ بوو بڵێ لەخوا بە زیادەخوا ڕزگاری کردین دوای ئەو ستەمەی براکانم بەناڕەوا لە منتان کرد بەخوا من هیچ خراپەیەکم بۆ ئێوە نەبوو مێر منداڵێکی بێتاوان بووم ئەزانی ناخی خۆتان خراپ بوو بەخوا ئەمە هەمووی ڕاستە و حەڵاڵە و یوسف مافی خۆی بوو پێیان بڵێ ئەمە حەڵاڵ بوو بەڵام کاتێک کە تەماشای قورئان دەکەی فەرمووی من بعد أن نزغ الشيطان بيني وبين إخوتي يا ربي خوا سپاس بۆ تۆ کە جارێشکە بە یەک شاد و شکرت کردینەوە ماڵی باوکم و براکانیشم لە بیابانەوە هاتن لە ناو شاری میسر تووشی شار نشینی بوون لە گرانی و مەینەتی ڕزگارمان بوو لە فیراق و دووری و چاو بە فرمێسکی بۆ هەتا ڕزگارمان بوو ئەوە هەمووی فەزلی خوایە هەرچەند تووشی ناڕەحەتی بووین دوای ئەوەی کەوا شەیطان هاتە نێوانی من و براکانمەوە سەیری ئەم ئەدەبە بەرزە بەڕێزان نێوانی من و براکانم خۆی پێش دەخا یعنی من بێتاوان نیم هەر ئێوە گوناهبار نین بەڵام خۆ لە ڕاستیدا یوسف هەرچی گوناه و تاوان بێ بەرامبەر بە براکانی نەیکرد بوو بەڵام لێرەدا مەقامی جوامێریە حەڵاڵ بوو بڵێ ئێوە تاوانی گەورەتان بەرامبەر بە من کرد بەڵام حەمد و سەنا بۆ خوا تێپەڕی و ئاش بووینەوە ئێستا خۆشی دەخاتە ڕیزەکەەوە ئەوە گوناهی ئێوە نەبوو گوناهی منیش نەبوو شەیطان هاتە نێوانی من و ئێوەی برامەوە بۆی دڵیان بریندار نەکە زۆر جار ئینسان دەکەوێتە مووقیفێکەوە حەقی خۆتە حەقی حەڵاڵی خۆتە قسەکەت بکەیت و ڕووی بەرامبەریش بشکێنی گوناهیش نییە بەڵام ئەخلاقی نییە بەڵام ویژدانت ڕێگەت پێ نادا بەڵام دوایی خۆت ناڕەحەتی والله خۆزگە ئەوەندە ڕووی فڵان کەسم نەشکاندایە ئەم بابەتە ئەخلاقی نییە لە ژیانی ڕۆژانەماندا بەڕێزان ئەم وتارەتان لەوە چە کەم بیست بێ کەم ئاماژەی لە مینبەری پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم پێکرابێ بەڵام وتاری مزگەوت پێویستە هەموو بابەتەکان باسکە ئەوەندەی کە خوای گەورە دەرفەتمان بدا و زانستمان پێ ببەخشێ و بێرتیژیمان پێ ببەخشێ با باسی ناوخۆی کۆمەڵگەی خۆمان بکەین وتار دەخوێنینەوە باسی کۆمەڵگەی کوردستان دەکەین بۆ جەنابەت ئامادەبووی ئەم مزگەوتە بۆ بەڕێزت بیسەر و بینەری ئەم وتارە بەڕێزان هەندێک شت هەیە پێت حەڵاڵە گوناهبار نابی بەڵام بەڕاستی ئەخلاقی نییە وەکو یەکەمیان لە بواری میراتدا باوکێک هێشتا خۆی زیندووە کوڕێکی دیاری دەکا یەکێک لە خانووە هەرە گرانبەها یان زەویە گرانبەهاکان یان دوکانە گرانبەهاکانی پێدەبەخشێ دەچن لە دایرەی تاپۆ کوڕەکە و باوکە کە دەچن لە تاپۆدا ئەیکاتە ناوی کوڕەکەیەوە هێشتا خۆی ماوە ئەم باوکە ئەگەر لە دڵەوە نێتی وابێ بڵێ ئەم کوڕە گەورەم یان فڵان کوڕم ئەوە ژنی هێناوە بۆتە خاوەن ماڵ و منداڵی خۆی بە هاوکاری بکەم بەم خانووە کرێچی نەبێ بەڵام بە ئیزنی خوای گەورە لە داهاتووشدا ئیمکانیەتم هەیە ناو بە ناو خانوویەکیش بۆ کوڕەکانی ترم دەکەم ئەگەر ئەم نێتەی لە دڵدابێ باشە گوناهباری لای خوا نابێ بەڵام ئەگەر ئەم نێتەی لە دڵا نەبێ هەر بۆ ئەوەی فەزلی ئەم کوڕیان بدا یان لە دڵەوە خۆشتری دەوێ مافی ئەوەتە لە دڵەوە خۆشترت بوێ بەڵام مافی ئەوە نییە لە ڕووی شەرعیەوە جیاوازی لە نێوان کوڕ و کچەکان تا بکەی لە نێوان کوڕەکان تا لە نێوان کچەکان تا فەزلی ئەمیان بدەی بەسەر ئەویاندا لە بواری پێبەخشیندا ئەم باوکا فەرەز ناوای کرد ئەم خانووە گرانبەهایی لەسەر ئەو کوڕیان تاپۆ کرد باوکەکە بەسەرا مرد کە مرد میراتدا بەش دەکرێت لە ڕووی شەرعیەوە ئەم خانووە کە بە زیندوێتی ئەم باوکە داوێتی بەم کوڕێ و لەگەڵی چۆتە تاپۆ و لە ڕووی قانون و یاسای وڵاتەوە تاپۆ کراوە لەسەری نابێت بڵێن خانووەکەش دەگێڕینەوە دەیخینە ناو میراتەکەەوە تازە ئەو خانووە بوو بەهی ئەو کوڕە و ئەو کوڕەکە ئەو خانوو مڵکەشی وەرگرتووە جارێشکە لە میراتی باشیدا بەشدار دەبێتەوە ئەم کوڕە ئەم خانووی پێ حەڵاڵە بەڵام ئایا ئەخلاقیە
نەبەخوا بەخوا ئەخلاقی نییە چونکە جارێش کەش دێتەوە ناو میراتگرەکانەوە بەشی خۆی هەر دەوێ ئەم کوڕە بووە ئەخلاقی نییە وەڵڵاهی تەماشا دەکەی حەز ناکات دۆستەکانی بەوە بزانن بڵێ کاتی خۆی باوکی خانوویەکیشی داوەتێ گران بەهاترین خانوو مڵک و هەروەها لە میراتی شاجارشکە خۆی کردەوە بە بەشە شەریک هەر لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی نەفسیەوە خۆشی پێی خۆش نییە ئەڵێ وەڵڵا منیش هەر میراتم وەکو براکانم وەرگر وەکو خوشکەکانم یان جاری وایە خۆی هەڵدەشێشێ ئەڵێ وەڵڵا لە شتێکی زۆریش بورام بەڵام لە ڕاستی داوانیە ئەم خانووی پێ حەڵاڵ بوو لە ڕووی شەرعیەوە حەڵاڵە و تاپۆی خۆیەتی و مڵکی خۆیەتی ناشگەڕێتەوە بۆ برا خوشکەکانی کەی بۆ ناو میراتەکە بەڵام بەڕاستی نائەخلاقیە بەخوا لە وڵاتی کوردستانی ئێمەدا زۆر کەسەیە ئەم حەڵاڵەی لایە کە باوکی بە زیندوێتی لەسەری تاپۆ کردووە بەڵام بڕواتان هەبێ گە ئینسانێکی مرد و جوانمێر بێ ئەم نائەخلاقی قبوڵ ناکە دەیگێڕێتەوە دەڵە با منیش لەگەڵ هەموو برا خوشکەکانمدا بە پێی شەریعەتی ئیسلامی ئەوەی کە بۆمان دانراوە منیش بەشم بەربکەوێ نەک زیاتر دووەمیان لە بواری هاوسەرگیریدا بەڵێ دینی ئێمە ڕێگەی داوە بۆ حاڵەتی پێویست پیاوێک 4 ئافرەتی پاک و پوخت کە ببنەمای خۆشگوزەرانی بۆ شوکردوەکان و بۆ پیاوی ژنهێن تا 4 ژنی هەبێ ئەمە حەڵاڵە چەند ژنی یان 4 ژنی جوانترە بڵێین لە ئیسلامدا سنەت نییە بەڕێزان بەڵکو ڕێگە پێدراوە مەئذونە حەڵاڵە ئیزن پێدراوە ئیزنت دراوە ڕێگەت پێدراوە تا 4 هاوسەرت هەبێ بەڵام لەولاشەوە تەلاقدانیش حەڵاڵە خۆ تەلاقدانیش حەڵاڵە بە پێی ئاەتی قورئان فەرموودە زێڕینەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پیاوێک و ژنێک کە لە یەک جیا دەبنەوە خۆ حەڵاڵە خۆ حەرام نییە هەندێک جار چارە سەریشە بەڕێزان بەڵام بەڕێزان ئەگەر کەسێک مامۆستایەکی ئاینی بێ وتار خوێنی مزگەوتێک بێ بۆ 1000-2000 کەس ڕۆژانی جومعە وتار بدا کەسێکی بانکخواست بێ بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە خەڵک بانکا بۆ ئیسلام کەسێک بێ حاجی بێ و ناوی حاجی لەسەر بێ و زیارەتی ماڵی خوای کرد بێ کەسێک بێ پەرلەمانتار بێ بە حیساب نوێنەری کۆمەڵگایە و کاروبارەکانیان دەگەێنێتە بەرپرسان ئەگەر هاتو ئەم پیاوە ئەم بانکخوازە ئەم مامۆستا ئاینیە ئەم وتار خوێنە چوو دەستی کرد لە زیاتی دەرس و دەور و کار و بانگکردن هەر بیری لای ئافرەت بوو چوو ئەم ژنەی تەلاق دەدا و ئەوەی مارە دەکرد و ئەوەی تەلاق دەدا و دانێشکەی دێنا و دانەیەکی تەلاق دەکرد و 4 دێنا و خۆ دەبینن لە کوردستانە ئەمە خۆ حەڵاڵە ئەمە بۆ خۆشی دڵە خۆڵجاکارێکی ناشەرعیم نەکردووە حەڵاڵە فعلەن حەڵاڵە هەم تەلاقدانەکانی حەڵاڵە هەم ژنهێنانەکە حەڵاڵە بەڵام چاو لێ چونکە نائەخلاقیە چونکە نائەخلاقیە لە ڕووی چیەوە نائەخلاقیە لەوەوە تۆ 3-4 ژنت تەلاق داوە 4 کەشت هێناوە لەم 4دا بێ هاوژینێکیان تێدایە نەخێر گەڕاوە کام کچەی جوانە ئەوانە هەڵدەبژێرێ ئەوەی کە مشتری هەیە و چەند خوازبێنیکەری دێ ئەوانە دەخوازێ خۆ ئەگەر بچوایە هەمان مامۆستا هەمان پەرلەمانتار هەمان حاجی هەمان بانکخواست بچوایە 3 بێ هاوژینی مارەکردایەوە ئافرەتێک تەلاق دراوە 2-3 منداڵی هەیە ئافرەتێک مێردەکەی شەهید کراوە ئافرەتێک مێردەکەی گوم ناوە ئافرەتێک مێردەکەی بە نەخۆشی مردووە 2-3 مناڵی لە دەورە هاتە ئەمانی مارەکردایەوە کە تەمەنێکیان هەیە تازە شوکردنیان بەسەر چووە مارەی بکردنایە و منداڵەکانیشی سەرپەرشتی بکردنەوە بیکردا بە منداڵی خۆی وەک باوکێکی بەسۆس پەروەردەی دینی و ئەخلاقی و ڕەوشتی و پیشەیی بکردنایە ها خۆشی سنگی دەردەپەڕان و من و تۆش هەموو پیاوێکی موسڵمانی بە ویژدان دەستخۆشی لێ دەکرد بەڵام چونکە ئەمە گورگە هاتووە کام کچەی جوانە ملی ئەوە دەشتێنی هەرجارەوە 2-3 تەلاق دەدا و 3-4 دێنێ خۆشی شەرم دەکا کە کەناڵێکی ڕاگەاندن دەچێتە بەردەمی خۆشی دەبێت شەرم لەو نوێش خوێنانە بکە کە دەچێتە سەر مینبەر کە دەچێتە سەر مەنەسەی بانکخوازی کە دەچێتە ناو پەرلەمان ئەی ئەو هەموو خەڵکەی دەنگی بە تۆداوە ئەو هەموو گەنجەی لە بەرگیرفان بە تاڵی ژنی بۆ نایە ئەی ئەم مامۆستای بەڕێز ئەو هەموو گەنجەی نوێژل لە دواوە دەکا هیوایە 50,000 لە گیشفانان نییە ئەی باشە تۆ 4 ماڵ بە خێو دەکەی خۆ ئەگەر دیسانەوە بە پارەی حەڵاڵ بە کەسابەتی حەڵاڵ بە موچەی حەڵاڵ بە خێویانکەی وەڵڵا هێشتا ئەمە باشە
بەڵام تۆ بە پارەی حیزب بە پارەی بنەماڵە بە پارەی وەلی ئەمرەکەت بە خێویانکەی خیانەت جارێشکە لە دوای خیانەت ئەمە هەر چەند دەڵێ من ناشەرعیم نەکردو بە پێی شەرع مارەم کردوون ڕاستە بەڵام حتا بڵێ کارەکە نائەخلاقیە نائەخلاقیە لەگەڵ خۆت نائەخلاقی لەگەڵ ئەو ئافرەتە بە ڕێزانەی کە بەدبەختیان دەکەی ئەوانەی کە تەلاقتدان لە پێناوی هێنانی کەسی ئەشکە بۆ شوێنیان ئەو نوێ شوێنانەی کە متمانان پێێتە نوێژل لە دواوە دەکەن ئەو هەموو گەنجە جوانە کە سەر دەنێتەوە هاوسەرگیری لەبەر نەبوونی بۆ ناکرێ با تۆ دوو ژنت هەبوایە با ئەو پارە و مەسرەفە بۆ دوو گەنجی تر بووایە با دوو بێ هاوژین کە لە هاوژینیان جیابوونەوە کە بەڕاستی مێردیان مردووە کە منداڵی بێ سەرپەرشت و هەژاریان هەیە هەمومان دەمانگو دەستت خۆش بێ چاو لێ بەڕێزان لەم حاڵەتەدا کارەکە حەڵاڵە بەڵام هەموو کەس دەزانێت کە نائەخلاقیە خودی کارکار کە ئەم کارە دەکا هەز بە شەرمەزاری دەکا هەز بە تەریق بوونەوە دەکا کە باز دەکرێت هاوسەرگیری بە دزیەوە کەسێک بە دزی هاوسەری و منداڵەکانیەوە ئەچێت لە دەرەوە ئافرەتێک بێ هاوژینێک دەدۆزێتەوە باوکی دایکی براکانی کەسوکاری دوو شاهید ئاگایان لێلانی کەم مارەی دەکا لای مامۆستایەکی ئاینی جاریوان مەلایە بۆ خۆی مارەی دەکا ئەمە لە ڕووی شەرعیەوە حەڵاڵە خۆ زینای نەکردووە وەلی ئەمر هەیە ئافرەتەکە ڕازیە مارەیی هەیە دوو شاهید هەیە ئیعلانێک کراوە یعنی ماڵەکە پێیان زانیوە بەڵام بەڕێزان ئەم کارە لەگەڵ ئەوەدا کە حەڵاڵە کابرا خۆ حرامی نەکردووە زینای نەکردووە بەڵام تا بڵی نائەخلاقیە چۆن بەیانی کە دەڕاتە دەرەوە هاوسەری هەیە هاوژینی حەڵاڵی خۆی هەیە منداڵی هەیە ژنەکە خوا حافیزی لێ دەکا نانوچایە داتێ دەڵێ یا ڕەبی خوای گەورە پیاوەکە ئاگای لێت بێ خوا سەلامەتت کە بە ئەو پەڕی دڵپاشیەوە بەڕێ دەکا نیوەڕۆ ئەزانێت لە بازار لەسەر ئیشە و ئەزانێ مامۆستای هاوسەری لە مزگەوتەوە خەریکی دەرس و دەورە بەڵام ئەم نیوەڕۆ وا لە ماڵی ئافرەتێک لە شوقەی فڵان شوێنیدایە ئەمە کارێکی حتا بڵێ نائەخلاقیە بۆ خیانەتت بە هاوسەر و هاوژینی خۆت کرد ڕاستە زیناد نەکردووە ڕاستە کارەکەت حەڵاڵە و بە پێی شەرعی ژمارە بڕاوە لێت و زیناش نییە بەڵام نائەخلاقیە چونکە هاوژینەکەی خۆت کە شەو دیسان لەگەڵ یادەخەوی متمانەی پێت بوو ئەو پەڕی متمانەی دابوو بە پیاوێک کە تۆ هاوژینی دنیا و قیامەتی منی و بە ئاشکرا دەڵێ من پیاوەکەم هەر یەک ژنی هەیە و من بە هەموو دنیا نادا کابرا لە ژێرەوە دوو ژنی کەشی بە دزیەوە مارە کردو ڕاستە کارەکەت حەڵاڵە بەڵام بۆ نائەخلاقی چاو لێ خۆشی دەترسێ خواخوایەتی ئاشکرا نەبێ بە دزیەوە مارێ کردوڵە با غێری ماڵی باوکت بە ئافرەتەکە دەڵێ کەس نەزانێ و ئەگەر بڕوا بۆ لای بۆ شوێنێک بۆ خانوویەکە شوقەیەکە ماڵێکە سێ چوار جار ئەم لاولا دەگەڕێ دەڕوانە بزانە کەس نایبینێ بزانە کامیرەیەک دەرناکەوێ بزانە ژنەکەی مڕاقەبەی ناکە بزانە منداڵەکانی پێی نازانن هەز بە تەریق بوونەوە دەکا خواخوایەتی حتا مردن ئەم کارە ئاشکرا نەبێ چاولێ نائەخلاقیە هەڵویژدانی خۆشی دایمە قەلەقە هەرچەند کارەکەش لە ڕووی شەرعیەوە حەڵاڵە بۆیە با ئێمە دووش لێک تێکەڵاو نەکەین بەڕێزان کابرا دڵە جاخۆن ناشەرعی نەکردووە حەڵاڵە ڕاستە حەڵاڵە بەڵام تۆش تەئیدم دەکەی کەم کارە نائەخلاقیە چونکە پەیمانی بە هاوسەری داوە شتێک لە نێوانماندا شاراوە نییە کە چیەوە هاوژینی دووەمی هەیە بەڵام بەدزیەوە بەبێ ئیزن و ڕەزامەندی بەبێ ئاگاداری بە هەڵقۆستنەوەیە کە متمانەی ژنە دڵپاکەکەی لە ماڵەوە پێبەخشراوە و ئەم سوی ئیستیفادەی لێ کردووە بەڕێزان سێەمیان لە بواری مامەڵەدا لە بواری مامەڵەدا مافی خۆتە حەڵاڵی خۆتە بەڕێزان معاملە لەگەڵ هەموو کەسێکا بکەیت کڕیار و فرۆشیار مافی ڕەوای خۆیانە من لە جەنابەت شتێک دەکڕم بڵێم کاک فڵان کەس ناکرێ ئەمە بە کەمتر پێم دەیتێ تۆش بڵێ نەخێر ناکرێ یان بەڵێ دەکرێ بە کەمتر بە زیاتر بەم شێوەیە بەڵێ بەڕێزان ئەم مامەڵەیە خاترم بگرە ئەوەنەی پێنادەم بە کەمتر نادەمێ بە کەمتر بووە تۆ ئەمە هەمووی دروستە ئەمە هەمووی حەڵاڵە بەڵام دیقەتی شتێک بدەن خەڵکمان بینیوە خوا مناڵێک لەسەر جادە ئاو دەفرۆشێ کابران بینیوە کلێنز دەفرۆشێ عەلاگە دەفرۆشێ تخوا دەبێ ئەوە خۆی خێرەکەی چی بێداماوە لەو گەرمایە حتا ئێوارە لە بازاڕە دەسوڕێتەوە ئەبێ عەلاگە فرۆشتن خێرەکەی چەند کەمە ئەو فرۆشتن خێرەکەی چەند کەمە ئەم گەنجە ئەم منداڵە هەیە ئافرەتە بە ئەوە ڕازیە کابرا ئەبینی من بینیمەوە جەنابەت بینیوێتی ئەڵێ دەبێت ئەو بە 250 ئەڵێ ئەی دوان نابێ ئەگە بڵێ دوانی بە 250 ئەڵێ بۆ سیان نەبێ
چاو لێ مامەڵەی لەگەڵ دەکا خۆمە حەڵاڵە لەگەڵ ئەوفرۆکشی شا بڵێ وڵات 2 دەبەت لێ دەکڕم بە 250 سیانت لێ دەکڕم بە 250 ئەویش بڵێ ئایان نا ئەمە حەڵاڵە بەڵام بەخوا نائەخلاقیە بەخوا نائەخلاقیە کابرا عەلاقە دەفرۆشێ وڵا عەلاقەیە بک بە 250 تۆ باید 40-50 هەزارە شت کڕیوە کە عەلاقەکەی لێوە دەگری بیکەیتە ناویەوە چاول لەمە نەبووە معاملەشت لەسەرەوە نەکردووە کەچی لەو عەلاقە فرۆشە چاوت لێیەتی 2 عەلاقەی لێ بستێنی قەیچەک ئاگە 500 بیتێ 1000 بیتێ بڵێ ئەو باقەکەی کێ باوە بۆ خۆت بێت چونکە ئەو پارەیەکی کەمی دەست دەکەوێت نائەخلاقیە کاتێک کە دەبینی معاملە لەگەڵ مامەڵە لەگەڵ ئەم ئەو فرۆشە لەگەڵ ئەو عەلاقە کلێنسە فرۆشە دەکا کەچی کە دەچێت وە لای دەلاکێک 5000 باقی وەرناگرێتەوە کەچی دەچێت لە نان مەطعەمێکە لەگەڵ 2-3 برادران نان دەخوا 5000 هەر بە شاگردەکان دەدا بە بەلاش تۆ لەوێ زیادیشیان لێ ساندووی پارەیەکی زۆری شتداوە حەقی خۆت زیاد کەچی لەوێ خۆت هەڵدەکێشی و شاگردانەش دەدەی بەڵام ئەو فرۆشە داماوە ئەچی مامەڵەی لەگەڵ دەکەی و عەزیەتی ئەدەی و زیادی لێ دەستێنی ڕاستە کارەکەت حەڵاڵە بەڵام بەڕاستی نائەخلاقیە کەلوپەلێکت کڕیوە بە هەرزان کڕیوتە بەڵام بارودۆخێکی ئابووری سیاسی نێودەوڵەتی دێتە پێشەوە دۆلار بەرز و نزم دەکا ئەم کاڵایی تۆ 4 قاتی خۆی بەرز دەبێتەوە ڕاستە خەرزانت کڕیوە بۆ نمونە 5000 لەسەر تۆ کەوتووە بەهۆی بارودۆخ و گرانبوونیشتەوە لەوە ئەچێ بچێتە ئەم کاڵایە ئەگە جلوبەرگێکە ئەگە پێڵاوێکە بچێتە 20000 تۆ حەڵاڵە وەکو گشتی بازاڕەکە بڵێ منیش بە 20000 دەیدەم چونکە فێڵ لە خەڵک نەکردووە بازار بەعامی ئەم کاڵایی تۆ لە دوکان و کۆگاکەتا هەیە لە مەخزانەکەتا هەیە 20000 دینار دەکا بەڵام تۆ 5000ت پێداوە ڕاستە حەڵاڵی خۆتە ئەگەر 20000ەکە ژوەرگری بەڵام بەخوا نائەخلاقیە کاتە سوپاس بۆ خوای گەورە تۆ کۆگایەکەت پڕ لە ئەشیای هەرزانە دەجارێ ئەمە بە خێرێکی دیاریکراوی پێشتر چاوت لەوە بۆگە خواکە 7000م بۆ دەکا من زۆر مەمنونم لێ بە 7000ەکە بیدە تموحی 20000ەکە نەبێ دنیا نمونەی گەلێک جوانی تێدایە گۆڤارێکم خوێندەوە گۆڤارێکیان بە هەدیەدامێ گۆڤاری ئابووری و بازرگانی کۆمپانیای ئەتڵەسڵ ئەسیل دەری دەکا ژمارەیەک هاوینی 2019 دەرچووە لە لاپەڕەی 33دا ئەمە هەموو عینوانی ئەو گۆڤارە ئابووریان پێدان لە لاپەڕە 33دا گەنجێکی کوردی دانیشتووی ئەوروپا بابەتێکی جوانمان بۆ دەنووسێ لەو گۆڤارەدا لە لاپەڕە 33دا ئەڵێ لە ئیرلەندا خوێندکاری کۆلێجی پزیشکی بووم بۆ داخڵبوون بە ئیمتیحانەکە بۆ ئیمتیحانی پزیشکی ئەبوایە 309 پاوەند بدەم من 310 پاوەندمدا پاوەندە باقیەکەم وەرنەگرتەوە 310 پاوەندمدا دوای ئەوەی چوومە تاقیکردنەوەکەوە بە 309 پاوەندەکە چوومە وڵاتێکی تر عینوانی خۆم نووسی کە من دەچمە فڵان شوێن 1 پاوەندم مابوو لەو وڵاتە لە بەریدەوە لە ڕێی پۆست و گەیاندنەوە نامەیەکم بۆ هات کە 1 پاوەندی تێدا بوو وترا بوو ئێمە زیاد لە هیچ کەسێک وەرناگرین تۆ پاوەندێکت لای ئێمە ماوە باقیەکەت وەرنەگرتوێتەوە دیقەتمدا ئەو پاوەندە زۆر زیاتر بۆ ئەوەی کە مەسرەفی ئەو نامە و گەیاندن و پۆست و هاتن بۆ من زۆر لە 1 پاوەند زیاتر بوو بەڵام ئەخلاقە خۆ خەتای خۆم و من وەرم نەگرتبەوە بڕەپارەکە کەم بوو بەڵام بەرامبەر ئەخلاقی بەرز بوو نەیوت حەڵاڵی خۆمە خۆ من باید 5 پاوەند ئەبێ زیاتر سەرف بکەم 10 پاوەند سەرف بکەم پاوەندەکەیان بۆ کرد بوو مەزەرفێکەوە بۆیان نردبوو ئەڵێ جاری دووەمیان لە نێوانی زانکۆ و ماڵەوەمدا شوێنی مانەوە و شوقە و قسمی داخلیەکەمدا ئەو خوێندکارە دەڵێ مارکێتێک لەسەر ڕێگاماندا بوو هەموو جار دەچووم قاوەم لێ دەکڕین جارێکیان کە چووم قاوەکان دەندرا بوون لەسەر یەکیان لە ڕەفەیەک نووسرا بوو ئەم قاوەیە نرخی 50 سنتە هەمان مادە هەمان کوالیتی هەمان قوتووی قاوە لە ڕەفەیەکی تر نووسرا بوو 6 سنت بە کاژێرەکەم وتم بۆچی ئەم دوو قاوەیە هەر ڕێک یەکشتن وتی بەڵێ بەدڵنیاییەوە هیچ جیاوازیان نییە وتم بۆ ئەویان 50 سنتە و ئەویان 6 سنتە وتی وەڵڵی ئەگەر ئاگادار بی سەرچاوەی قاوەی ئێمە لە وڵاتێکەوە بۆمان دێل لە وڵاتی نەیجیریاوە بۆمان دێ لەوێ ڕووداوێک ڕووی داوە قاوە وەکو پێویست بەرهەم ناهێنرێ قاوە لە بازاڕە گران بووە بۆیە 10 سنتمان خستۆتە سەر
ئەوەی کە هێناومانە نووسراوە 60 لە کاتی گرانیەکەی بۆمان هاتووە. ئەوەی تری کە نووسراوە 50 سنت ئەوە پێشتر بە هەرزانتر کڕی بوومان. وتم جا باشە ئەی خۆ ئەمە ئەگەر دیقەت بدەی من گەمشتەریم یان کەسانێکی تر تا 50 سنتەکە هەبێ و یەک مادە بێ ناچێ 60ەکە بکڕێ. وتی زۆر ڕاستە. وتم ئەی بۆ تێکەڵاوی ناکەن خۆ حەڵاڵی خۆتانە حەقی خۆتانە هەمووی تێکەڵاوکەن بۆی هەردووکی وەکو یەک بفرۆشێ. وتی بۆ بە دەنگێکی نزم وتی دۆ پێ دوایە ئێمە دزین پێ دوایە ئێمە دزین ئەڵێ ئەو وشێ بەردەوام لە گوێما دەزرنگایە. وتم بۆ ئەوە دزیە. وتی نان نائەخلاقیە شتێکت بە هەرزان کڕیوە تا تەواو دەبێ ئەو نرخی کە قازانجێکی دیاریکراوە زیادی مەکە لەسەر مشتریەکان. ئەوەی بە گرانتر کڕیومانە هەمان مادەیە بە مشتری دەڵێن جا تۆ ئازادی کە ئەو 50 تەوا بوو باوەڕە 60ەکە دەفرۆشرێ. ئێمە دزنین. ئەڵێ بە خۆمانم وت ئەبێت چەند کەس لە وڵاتی ئێمەدا بە حساب کە سابەتی حەڵاڵ دەکا بەڵام بە تێگەیشتنی ئەو فرۆشیارە کە لەوێ خیانەتی لە 10 سنتەکە نەدەکرد خیانەتی ژنیە حەڵاڵی خۆشی بوو ئەبێ ئێمە چەندمان دزبین لە چەند کەسەیە لەم کوردستانەدا بەڕێزان وەڵڵاهی دزە هەر چەند لە ڕووی شەرعیشەوە مامەڵەکەشی حەڵاڵ بێ بەڵام بەڕاستی نائەخلاقیە. نائەخلاقیە بازاڕی ئێمە کابرا خواخوایەتی لەبەر بەرژەوەندی خۆی تا بەیانی لە خەو هەڵدەستێ کاڵاکانی لە ناو دوکانەکەی لە ناو کۆگاکەی لە ناو مەغزەنەکەی جا هەیە نەک خۆراک و جلوبەرەک هەیە دەرمانی نەخۆشی خاوەنی دەرمانەکە دەرمانخانەکە کۆگای دەرمانەکە ئاواتی ئەوەیە و لە خوا دەپاڕێتەوە تا بەیانی لە خەو هەڵدەستێ 5 قات گران بوو بێ. ئەڵە خۆ کاکە دزیمان نەکردووە بەخوا منیش وەکو ئەو بازاڕە هەرزانتری بدەم نابێ خەڵق قبوڵی ناکە. ڕاستە حەڵاڵە کارەکەت ڕاستە بەڵام تا بڵێ نائەخلاقیە تۆ ئەوەی وعدت دابوو لە دڵی خۆتا بەخوای پەروەردگار ئەگە خوا دەکا ئەمەندە لە 110 قازانج دەکەم با نەیکەم بە لە 150 کە دەرفەتێک هاتۆتە پێشەوە و بارودۆخێکی سیاسی و ئاوری و کۆمەڵایەتی هاتووە و ئەو ڕەشوڕوتە دەبێ باجەکەی بدە بە ئاگامان لە خۆمان بێ. چوارەمیان لە بواری جەنگدا لە بواری سەربازی و جەنگدا کاتێک کە دوو هێزی نەیار بەرامبەر یەک دەبنەوە ئەو کەسەی هات بتکوژێت چەکی پێیە تۆ مافی ئەوەت هەیە دیفاع لە خۆت بکەی و بیکوژی و لە کۆڵ خۆتی کەیتەوە پێش ئەوەی ئەو دەستت لێ بکاتەوە تۆ بکوژێ. ئەوانەی کە لە بواری سەربازیدا کاریان کردووە یەقینیان هەیە و لە من باشتر دەزانن لە جەنگ و بڕوبەڕووبوونەوەی سەربازیدا ڕەحم نییە بەرامبەر بە یەکتر چونکە بەرامبەر نێتی هێناوە ئەگەر تۆ دەست پێشکەرینەکەی ئەو تۆ لە ناو دەبا هەموو فەرماندە سەربازیەکان ئەوە دەزانن ئەمە حەڵاڵە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم کاتەشا بەڕێزان دیقەت بدەن دەفەرمێت لە جەنگیشا بە ئەخلاق هەبێ. کاتێککە موسڵمانان دەچنە جەنگی بەدرەوە یەکێ لەو کەسانی شمشێرەکەی تیش کردووە و ئامادەی کوشتنی موسڵمانانە ئەبا بەحتەری کوڕی هیشامە. پێش ئەوەی کەوا بگەنە مەیدانی جەنگ پێغەمبەر صلی الله علیه وسلم هۆشداریەک دەدا دەفەرمێ هەر کەسێک ئەمڕۆ من ئاگادارم ئەبا بەحتەری کوڕی هیشام لە مەککەوە بەنێتی کوشتنی ئێمەی موسڵمانان هاتۆتە دەرەوە بەڵام تکاتان لێ دەکەم هەر کەسێک تووشی ئەو پیاوە بوو لە مەیدانی جەنگا با خۆی لێ پارێزێ خۆتانی لێ پارێزن و مەیکوژن حتا تواناتان هەیە خۆتانی لەبەری ڕاکەن مەیکوژن. سەحابەکان وتیان بۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاخر ئەو هاتووە بمانکوژێ فەرمووی ئەو چاکەی لەسەرمانە ئەو ساڵەی کە ئێمە خراینە شیوی ئەبوو تالیبەوە وەثیقەکە لە ناو کەعبەدا هەڵواسرا کە نەکەشتمان لێ بکڕێن نە پێمان بفرۆشێن نە ژن و ژن خوازیمان لەگەڵا بکان نە سەردانمان بکان نە بێڵە بچینە ناو شارەوە نە بازرگانی بکەین. ئەو وەثیقە نامەردانەیە بە دیواری کەعبەدا هەڵواسرا و 3 دانە ساڵ موسڵمانان لە شیوی ئەبوو تالیبە محاسەرە کران و گەماروی ئابووریان خسترایە سەر چەند کەسێک ویژدانیان جوڵە و مەردایەتیان جوڵە پێشەنگیان ئەبا بەحتەری کوڕی هیشام بوو وتی کارێکی نوات جوامێرانەیە ئەم وەثیقەیە درێژە بکێشێ با بچین بیدڕێنین چوو بیدڕێنێ فەرمووی ئەو چاکەی لەسەرمانە ڕاستە ئەمڕۆ هاتۆتە مەیدان ئەمڕۆ دوژمنایەتیمان دەکا و هاتۆ خوێنمان بڕێژە و بمانکوژێ بەڵام ڕۆژێک لە تنگانەدا یەک چاکەی لەسەرمانە نائەخلاقیە لە جەنگی شابی کوژی وای ئەو سەحابەی کە بەرە ڕووی بۆەوە لەبەری ڕای کرد چەند جار لەبەر ئەبا بەحتەری ڕای کرد ئەبوو بەحتەری لە کۆڵی نەدەبەوە سەحابەکە لە تاوی ڕوحی خۆی و پاراستنی گیانی شمشێرەکەی ڕاوەشاند و بەری کەوت و برینداری کرد و کوشتی کە هات بۆ پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم گێڕایەوە پێغەمبەر نەیفەرموو دەستت خۆش بێ فەرمووی خوا لێت ببورێ
خوا بتبەخشێ، خوا عەفوت بکە، خوا لێت خۆش بێ. دەستخۆشی لێ نەکردوە نیگەران بوو. فەرمووی ئەو پیاوە چاکەیەکی لەسەرمان هەبوو کاتی خۆی لە دڕاندن و لێکردنەوەی وەسیقەکە و لابردنی گەماروی ئابووری لەسەر ئێمەی موسڵمانان لە شێوەی ئەبا تالیبە ئەو ئەبا بەحتەری کوڕی هیشامە چاکەی لەسەرمان هەبوو. ئەم ئەخلاقا ئەمە جگە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هیچ شوێنێکی جیهانی ئەم سەردەمەدا و لە پێشتریشا و لە دواتریشا دڵنیام نابێ لە جەنگا کە ڕەحم و بەزەی نییە بەڵام با ئەخلاق هەبێ. ئەمە حەڵاڵ بوو بیکوژی بەڵام نائەخلاقیە، چونکە ڕۆژێک چاکەیەکی لەگەڵ تێگڕای موسڵمانانی مەزلوم وستەم لێکراو کردووە. پێنجەمیان لە بواری سیاسەت و حکومڕانیدا بەڕێزان، کاربەدەست حەڵاڵە، کاربەدەست حەڵاڵی خۆیەتی موچەکەی بەرزتر بێ لە هاوڵاتی. حەڵاڵە کاربەدەستێکی فەرمانڕەوای گەورە موچەکەی زیاتر بێت لە هاوڵاتیەکی وەکو من و تۆ و خۆشخۆرتر بێ، مادام موچەی زۆرترە خانووەکەشی گەورەتر دەبێ و خۆشخۆرتر دەبێ و جوان پۆشتر دەبێ و سەفەری دەرەوەی وڵاتیشی دەبێ. ئەمان حەڵاڵە، بەڵام بەخوا نائەخلاقیە لە کاتی بێموچەییدا، لە کاتی گرانیدا، لە کاتی بارودۆخی سەختی ئابووری و سیاسی لە وڵاتەکەدا کە ڕووی تێکردووی لە هەرێمەکەت کاربەدەست موچەکەی خۆی بە فولی وەرگێ و زۆر خۆشگوزەران بێ، بەڵام هاوڵاتیان لە ژیانێکی کولەمەرگیدا بژین. لەکوێ ئیسلامدا ئەمە هەیە؟ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ مافی ڕەوای خۆی بوو، حەڵاڵی بوو وەکو خەلیفە و فەرمانڕەوای موسڵمانان موچەی باڵای هەبێ. بەڵام کاتێک کە موسڵمانان تووشی گرانی بوون وای لێ هات باران نەدەباری، گەنمشی نەبوو، دانەوێڵە نەما، برسیەتی هات، فەرمووی نابێ ئەمجا من خۆشخۆر بم. حەڵاڵی بوو بەخوا حەڵاڵی بوو، چونکە ئەرکی هەموو دەوڵەتی ئیسلامی لەسەر شام بوو. حەڵاڵی بوو موچەی باڵای هەبێ و تێر و تەسەلیش بێ، بەڵام زۆر جار قۆڕەیسکی دەهادوەکو برسیەکانی مەدینە و دەوروبەر و جیهانی موسڵمانان دەیفەرموو حتا هەژارەکان تێر نەبن، بەخوا عومەر ناهێڵم لە نانە حەڵاڵەکەی ماڵی خۆشت تێر بخۆی. ئەمە حەڵاڵە، بەڵام ئەی سەرکردە ئەخلاقی نییە. چاو لێ ئەم ئیسلامە هەموو شتەکانی زۆر جوان بۆ ئێمە پێشکەش کردووە. بەخوا بەو ئیسلامەش نەبێ هەرگیز جارش کە مرۆڤایەتی و ئێمەی کوردیش بە تایبەتی بەختەوەری بە خۆمانەوە نابینین. یان کەسێک بە ناوی دینداری، بە ناوی بانکخوازی، بە ناوی مەلایەتی مزگەوت، بە ناوی ئەهلی دینەوە محەبەت و خۆشەویستی دەچێتە ناو دڵی خەڵکەوە، فرسەت دێنێ و خۆی هەڵدەبژێرێ، ئەبێتە پەرلەمانتار. ئەو هەموو خەڵکە لەبەر خاتری ئەو دینی خوای پەروەردگارە کە فڵان کەس پیاوێکی بۆ سوخوا سوبحاوە دەنگی دەدەنێ، ئەبێتە پەرلەمانتار، ئەبێتە پەرلەمانتاری کوردستان، ئەبێتە پەرلەمانتاری عێراق. کەسێکە بەهۆی کوردایەتیەوە، بەهۆی پێشمەرگایەتی دێرینیەوە، بەهۆی خەباتی درێژیەوە، بەهۆی زیندانی سیاسی بۆ خۆی لەناو خەڵکا خۆشەویست کردووە کە من خەباتی نەتەوایەتی تام بۆ دەکەم کە دیفاع لە میلەتەکەم دەکەم، ئەو خەڵکە هەموو یەک پارچە دەچێت لەسەر سندوقی دەنگدان تا ئێرە پەنجەی بۆ تێدەکات. بەڵام ئەو کە چۆ پەرلەمانەوە لە کوردستان 9 ملیۆن و لە بەغا بە تەلیسی گەورەی وەکو کابێنێتەوە پارە دێنێتەوە، ئەمجا لە دواییدا بەڕێزان میلەتەکە هەر ناناسێتەوە. ئەڵە کاکە جا وەڵڵاهی نەدزیم کردووە، وەڵڵاهی نەگەندەڵیم کردووە، نەبەرتیلم خواردووە، وەڵڵاهی ڕاست دەکەی. ئەڵە موچەی حەڵاڵی خۆمە، ڕزیال لە موچەی خۆم هیچ شتێکم وەرنەگرتووە، ئەمەش ڕاست دەکەی. حەڵاڵتە، بەڵام بەخوا نائەخلاقیە، چونکە ئامادەنی نەخۆشێک بێتە بە دەرگاکەت 1 تاکە دیناری بدەیتێ، 1 دۆلاری بۆ سەرفکەی، خۆت و ماڵ و منداڵت هەتا تا دەمری کە خانە نشینیش بوو لە کوردستان و بزانم 4 ملیۆن و لە بەغا 50 ملیۆنە 30 ملیۆنە مانگانە بێکار بێخزمەت هەر خۆت دەلێسیەوە و پارە لەف دەدەی و پارو دایز دەکەی لەسەر عەتف و سۆزی ئەو خەڵکانەی کە لەبەر خاتری خوا تۆیان خۆشویست، لەبەر سۆز و دڵپاکی ئەو کەسانی کە لەبەر کوردایەتی ڕاستەقینە و تێکۆشەری دێرینت تۆیان هەڵبژار و کوردیانیان نوێنەری خۆت. ڕاستە پارەکەت پێ حەڵاڵە لە ڕووی قانونەوە، خۆ نەدزیوە، بەڵام بەخوا خۆشت ویژدانت نائارامە کە ئەو موچە زەبەلاحە بە بێ کارکردن و بێ خزمەت دەخۆی و ئامادەنی یارمەتی 1 هەژارێکی ئەم وڵاتە بدەیت. بەخوا زۆریشیان حەل لەبەر ریکلام ئەگە شتێکی دابێ بە کەسێک، ئەینا زۆربەی هەرە زۆریان لە من و لە تۆ باشتر دەزانن کە ئەو پارەیە نائەخلاقیە کە بەو موچە زەبەلاحە خانە نشین دەبن، جاوەزیرن، پەرلەمانتارن، مدیر عامن، چاو لێ بەڕێزان ڕاستە حەڵاڵە پێت لە ڕووی یاسا دایناوە، قانون دایناوە،
بەڵام بەڕاستی پارەکە نائەخلاقیە، چونکە سوئی ئیستیفادە لە خۆشەویستی خەڵکی وەرگرت کە بە دڵپاکی تۆیان خۆشویست. شەشەمیان و خاڵی کۆتایی بەڕێزان بابەتی جلوبەرگە. جلوبەرێک بە شەرتێک شەرعی بێ بە پارەی حەڵاڵ کڕی بێتت و مەرجە شەرعیەکانی بۆ پیا و ئافرەت تێدا بێ، بەڕاستی هەر جلێک بێ جلی هەر نەتەوەیەک بۆ میلەتی خۆی بەڕێزان جێگای ڕێز و حرمەتە. بەڵام یەک شت هەیە کە ئەخلاقی نییە، ڕاستە حەڵاڵە. هەموو جلوبەرگەکان ئێستا من ئەم جلوبەرگە کوردیم لەبەرایە، ئەم پشتێنە کوردیم لە پشتایە، دەشتوانم هەر لەسەر ئەم بیمبەرە و لەم ڕۆژی جومعەدا و لەبەر چاوی جەنابتاندا عەبایەکی عەرەبی لە خۆمەوە پێچم. ئەشتوانم جلێکی جبەی مەلایەتی کوردی لەبەرکەم، لەسەر ئەم جلە کوردیانەوە جبەیەکی مەلایەتی ڕەسەنی کوردی لەبەرکەم. ئەشتوانم جزداشەیەک لەبەرکەم، ئەشتوانم عەگالێک بە سەرمادەم وەکو ئەوەی کابرا لە عەرەبستان نابێ. بەڵام وەڵڵاهی نائەخلاقیە، وەڵڵاهی حەڵاڵە کارەکە ناشەرعی نییە، بەڵام زۆر نائەخلاقیە. مەلای کورد هەیە لەم هەولێر و سلێمانی و دهۆک و کەرکووک و هەڵەبجە و ئەوانەدا ڕۆژی جومعە دیقەتی بدەیە لەسەر مینبەرە، بڕواتان هەبێت تا قسەنەکە نازانی کووردە. عەگالێکی شۆڕ کردوتەوە، جامانێکی سووری بە سەرسەری خۆیدا داوە، جزداشەیەکی درێژ لەبەردا، نازانی ئەمە شێخ العەرەبی ئیماراتە لەکوێ هاتۆ قۆڵ ئەوەندە فش. بابە بووە قەتت بینیوە خەتیبێک لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەسجد الحرام لە مەکەدا بە حەیاتی بینیتەنە جلی کوردی لەبەردابێ، جلی هندستانی و پاکستانی لەبەردابێ؟ نە، جلی خۆی لەبەردەکە. دەتۆش جلی خۆت لەبەرکە، جلی نەتەوەی خۆت لەبەرکە، جلی نەتەوەی خۆت لەبەرکە، شانازی بە جلە نەتەوەیەکانی خۆتەوە بکە، مێزەری سپی مەلایەتی لەسەرکە، جامانەی کوردانە لەسەرتکە. عەگال عیبە بۆ تۆ، وەڵڵا عیبەیە، وەڵڵا جزداشە لەسەر مینبەر عیبەیە. ڕاستە حەڵاڵە کارەکەت، بەڵام نائەخلاقیە، چونکە تۆی کوردی دۆ نەدی و نەبێ هیچ کەس لە جیهاندا ئەو شتانە ناکە. داواکارم لە خوای پەروەردگار خدا بە ئاگامان بێنێتەوە و ئەو شتانەی کەوا حەڵاڵن پەروەردگار بۆی حەڵاڵ کردوین، خۆشمان، ویژدانمان، نەفسمان، دەروونمان، ئاینمان، ئەخلاقمان وامان لێ بکا کارەکانمان هەم حەڵاڵ بن هەم ئەخلاقی بن. یا ڕەبی پەروەردگارە هەموو ئەو کارانی کەوا دەیانکەین ڕەحممان پێ بکەی، هەمووی بە ڕەحمەتی تۆ دەکرێ، خوایە پێیان شەرمەزار نەبین. یا ڕەبی خوایە هەر کارێک دەکەین لە ئاینەکەماندا، لە کەسابەتماندا، لە جلوبەرگماندا، لە ژیانی خێزانی و ناوماڵ و منداڵماندا، یا ئەڵڵا وەکو حەڵاڵە، یا ڕەبی خوایە پێشی سەربەرز بین. یا ڕەبی خوایە ئەخلاق و ڕێز و حورمەتمانی پێ زیاد بێ، خوایە پێی نەشکەین، خوایە خۆتمان پارێزی. یا الله یا شافی ئەو کەسەی شیفا تەنها بەدەستی تۆیە، شیفای هەموو نەخۆشەکانمان بۆ بنێری. یا ڕەبی خوای ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی، شیفای لاشەی هەموومان بدەی کە نەخۆشیمان هەیە، یا الله خۆت شیفامان بدەی. هەموو ئەوانەی دڵناڕەحەتین یا ڕەبی خوای دڵخۆشیان پێ ببەخشی. یا ڕەبی خوای هەموو ئەوانەی مشکیلیان هەیە تەنها بە تۆ مشکیلەکان حەل دەبن و کەس لە دەرگای ڕەحمەتی تۆ ناومێد نابێ. یا ڕەبی خوای هەموو مشکیلە و گرفتەکانمان بۆ حەڵکەی. یا ڕەبی خوای هەموو مشکیلە و گرفتەکانمان بۆ حەل و چارەسەرکەی. یا ڕەبی خوای ئەم کوردستانەمان پارێزرا ئەوکەی، لە ناو خۆماندا تەباو خۆشەویستمان کەی. یا ڕەبی خوای دیندارێکی بەحەق بین، کوردێکی ڕەسەن و پەسەند بین. آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.